ڤێرشنی 5 ChatGPT کە بڵاو بۆەوە سەرەتا زۆر بەنایەبی دەرکەوت بەڵام لە ڕووی پرسیارە بیرکاریەکانەوە کاتێک کە تەجربە کرا لەلایەنەوە کەسانی کە ئیشی بیرکاری ماتماتیکیان پێی هەبوو سریانە کرد کە هەنێک پرسیاریان پێەیە بە غەڵەتی نەتیجەی بەڵام ڤێرژنی 5 زۆر لە 4ەکەش بەهێزتر بوو لە کۆمەڵە بوار کەواتەمانە قابلی هەڵم بەڵام ئەتوانی ڕاهێنانی پێ بکەیت ینی بۆی ڕاستکەیتەوە بڵێ ئەو پرسیاری کە تۆ بۆ من کردومەتەوە نەتیجە داومەتێ بە پێی فلان و فلان هەڵەیە خۆت ڕاستکەرەوە زۆر ئاساییە یەکسەر وەڵامەکەی تۆ وەرەگرێت دووبارە ڕێڤیوی خۆی کاتەوە وەڵام ڕاستەکە تایەتەوە من خۆم ئەوم بەسەر هاتووە لە یەکێک لای ئایەکان کە ڤیدۆیەکم دروستە کرد بە زمانی کوردی وەکو ڕێکلامێک بۆ شوێنێک ینی ناوی کۆمپانیاکە زۆر پێویستم بەوە بوو کە ناوی کۆمپانیەکە بە جوانی بڵێەوە ئەیە ینی کابرا لەبەر خاتری ناوی کۆمپانیاکە یەو ڕێکلامە دروستەکە کە لە کۆتایە دەرەکەم ینی هەرچەند ئەمایە ناوکی بەعکسەوە ئاوت دەی ئاوە بەڵام هاتم دوایی وتم با من بێم ڕێنماییکەم ینی فێریکەم ئێماڵین توانای فێربوونیە بابزانانی وایە بیرفعل ینی بەجارێک هەر نەتیجەی خراپیامێ دوان خراپیامێ سیان خراپیامێ بەڵام گەشتمە 4 ڤیدۆ 5 ڤیدۆ کە ئەموت کایە ئەمە ڕاستکەرەوە بەم جۆرە مەیڵێ لە زمانی کوردیا ئەم پیتە بەم جۆرە خوێندرێتەوە بەڵام وەریگرت ینی لە 4 ڤیدۆ لە 5 ڤیدۆیە کە من پێم دروست کرد و بەرهەمێنە سرم کرد و شەگە و خۆی ئێڵێ